سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ترمان بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. ئەم جارەش چەند بابەتێکمان هێناوە کە دەمانەوێت بیوروژێنین، ئەویش دادپەروەری لە ڕێگەی ئێعدام و ئیدعایەکی بێبنەمایە. بابەتی یەکەممان دەبێت کە لێکدانەوە و هەڵوێستی خۆمانی لەسەر دەکەین. بابەتی دووەمیشمان بابەتێکی سیاسی ترە کە باز لە تاوانکاری یەکێتی ئەوروپا دەربارەی پەنابەران لە دەریای ناوەڕاست دەکات و بابەتی سێمیشمان بابەتێکی هونەری و ئەدەبیە کە باز لە کتێب دەکات کە بەسەردێڕی کتێب شادەماری ژیانی عەقڵە. ئێستاش دێنە سەر بابەتی یەکەممان کە بەسەردێڕی ئەوە دەڕۆین دادپەروەری لە ڕێگەی ئێعدامەوە ئیدعایەکی بێبنەمایە. لە حاڵێکدا کە هەموو ڕۆژێ ڕێژەی ئەو وڵاتانە دەچێتە سەرێک کە لە ئاکامی خەباتی جەماوەری خەڵکەوە سزاکانی ئەعدام وەلا دەنێن، بەڵام کۆماری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ لە بواری بەکردەوە دەرهێنانی سزای ئێعدامدا پلەکەی بەرزتر دەبێتەوە. بە چەشنێک کە ئێستا لە چاو ڕێژەی دانیشتوانی ئێران لە سەروی وڵاتانی جیهانەوەیە. ئەگەر خەبات بۆ نەهێشتنی سزای ئێعدام کارێکە کە دەبێ هەمیشە و لە سەرجەم کات و ساتەکاندا هەوڵی بۆ بدرێت، بەڵام گرنگی ئەو خەباتە لەم بارودۆخەی ئێستادا کە ڕژێم بە ئاشکرا ئامانجە سیاسی و دژی جەماوەریەکانی خۆشی زیاتر بەڕێوە دەبات، دوو هێندە دەچێتە سەرێ. با سەرەتا باز لە نامرۆیی بوونی ئێعدامی زیندانیە ئاساییەکان بکەین کە وەکو قاچاقچی و یان کەسانێک کە تووشی قەتڵ بوون و یان کەسانێک کە پەیوەندی سێکسیان لە دەرەوە یاساکانی شەرعیدا بووە. باس لەم بابەتە دەکەین. پاساوی ڕژێم بۆ بەکردەوە دەرهێنانی ئەو ئێدامانە بە شێوەیەکی بەرین ئەوەیە کە گوایە لەم ڕێگایەوە یەکەم ئاسایشی کۆمەلگا دەبنە سەرێ و دووهەمیش دادپەروەری بەڕێوە دەبن. بەڵام هەردووکی ئەم پاساوانە فریوکارانە و دوو لە ڕاستین. لە بواری ئاسایشی کۆمەڵایەتیەوە یەکەم ئەوە خودی کۆماری ئیسلامیە کە ئاسایش و ئارامی بۆ خەڵکی ئەم وڵاتە نەهێشتوتەوە. سەپاندنی تونند و تیشی وە کوشتاری دڕندانە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بێ بە هیچ شێوەیەک لەگەڵ ڕێژەی تونند و تیژی و تاوانە تاکە کەسیەکان لە یەک ئازدانین. ڕەهەندەکانی پەرەپێدانی مادە سەرکەڕەکان لە ڕێگەی مافیەکانی ژێر چاودێری سپای پاسداران و دام و دەستگا ئاسایشیەکانی کۆماری ئیسلامیەوە بە هیچ شێوەیەک لەگەڵ ڕادەی چالاکیەکانی قاچاقچیەکانی تر لە یەک ئازدانین. شێواندنی باری ئاسایشی خەڵک لەلایەن ڕژێمەوە کوا لە ئاسیا و تاوانانەدایە کە بە هۆکاری تاکە کەسی بەڕێوە دەچن. لە لاپەڕەی ڕووداوی ڕۆژنامەکان ئەگەر بڕوانین و ئەو ڕووداوانەی کە لەوانەدا چاپکراوە لەگەڵ ڕووداوە هاوشێوەکانی کە لەلایەن ڕژێمەوە بەڕێوە دەچن هەڵسەنگێنین تا بێبنەمابوونی ئەو پاساوانەمان بۆ دەربکەوێت. کۆماری ئیسلامی قوربانیەکانی سیستەمێکی کۆمەڵایەتی زاڵمانە کە خۆی بەسەر ژیانی مرۆڤەکانیدا سەپاندووە ئێعدام دەکات بۆ ئەوەی بەرپرسیارەتیەکانی خۆی لە ئاس ئەو بارودۆخە کە بەردەوام ئەم چەشنە جەنایەتانەی تێدا سەر هەڵدەدەنەوە پەردەپۆشی بکات. دووهەم ئەزمموی سەرجەم کۆمەلگاکانی جیهان و ئامار و زانیاریە باوەڕ پێکراوەکان نیشان دەدەن کە لە هیچ کۆمەلگایەکدا ئاسایشی خەڵک لەو ڕێگەیەوە نەچۆتە سەرێ. بەڵکو بە پێچەوانەشەوە خودی ئێعدام هەستی تۆڵە سندنەوە و تونند و تیژی بەهێز دەکات. کاتێک کوشتن لە بەرامبەر کوشتندا لەلایەن دەوڵەتەوە ڕێگە پێ بدرێت، کەسانی دیکەش ئەو هەستیان تێدا هەڵدەخرێت کە خۆیان بە دەستی خۆیان ئەم بەناو دادپەروەریە بەکردەوە دەربێنن. نەهێشتنی سزای ئێعدام بەو مانایەیە کە گیانی ئینسان زۆر پڕبایەخە و ئەگەر سزای ئێعدام هەڵوەشێتەوە گیانی زۆر کەس دەپارێزێت. ئەوەش لە کاتێکدایە کە بەکردەوە دەرهێنانی ئەم سزایە نەتەنیا هیچ ڕۆڵێکی لە کەمکردنەوەی ئەم جەنایەتانەدا نابێت، بەڵکو کاتێک دەوڵەتەکان بە شێوەیەکی یاسایی لەژێر ناوی سزای ئێعدام دەست دەدەنە کوشتنی مرۆڤەکان، لە ڕاستیدا بە کەمکردنەوەی بایەخی گیانی مرۆڤ ڕێگاکەی بۆ دووپاتبوونەوە لە کۆمەلگادا خۆش دەکەن. ئەو پاساوانەی کە لەو بوارەدا بۆ سزای ئێعدام دێننەوە زۆر ناڕاست و درۆینن، چونکە یەکەم مرۆڤەکان هەل لە زگماکیەوە قەتڵ و قاچاقچی و جەنایەتکار نین. مرۆڤەکان وەک دیارە هەر کاتێکە لە دایک دەبن نەقاتڵن نەجەنایەتکار.
بەڵکو بارودۆخی مادی ژیانی کۆمەڵایەتیانە کە ئەوانی بەرەولای خلافەکاری پاڵ پێوە دەنێت و دەبێت بزانین دەوڵەتەکان و چینە باڵادەستەکان بەرپرسیاری ڕاستەوە خۆی و بارودۆخە مادیەن کە بەسەر ژیانی زۆربەی کۆمەڵگەیان دەسەپاندووە. ئەوانە کەسانێکن شیاوی سزادانن کە بوارە کۆمەڵایەتەکانی توشبوون بە تاوان خۆش دەکەن. بەڵام ئیدیعای دادپەروەری لە ڕێگەی ئیعدامەوە لەوەش بێماناترە. ئەگەر قەرار وابێت کە دادپەروەری بەکردەوە دەربێت، تاوانباری سەرەکی خودی ڕژێمی کۆماری ئیسلامیە کە بە هەزاران مرۆڤی بەهۆی بیر و باوەڕیانەوە بەهۆی خەبات و بۆ باشتربوونی بارودۆخی ژیانیان لەم کۆمەڵگایەدا کوشتووە و دام و دەستگای جینایەت و کوشت و کوشتارگەی بەردەوام لەگەڕدایە. چۆن دەکرێت ڕژێمی ئاوا جەنایەتکار دادپەروەر بێت؟ ئەمان جێوە ئەدامانە نەک دادپەروەری بەڵکو ناچارکردنی خەڵکە بۆ ئەوەی لە بەرامبەر دەسەڵاتی دەوڵەتدا بێدەنگ بن. بەڵێ ئەو دەسەڵاتی کە خۆی هۆکاری لە ناوچوونی بە هەزاران مرۆڤ و پەرەسەندنی دەیان خەساری کۆمەڵایەتی و پێشێلکردنی مافە سەرەتاییەکانی ملیۆنەها کەسە. بێگومان لە سبەینێ ئەو ڕۆژەدا کە بە شێوەیەکی فەرمی کۆتایی تەمەنی جەنایەتکارانەی کۆماری ئیسلامی ڕادەگەیەندرێت، نەتەنیا بە هیچ پاساوێک سزای ئەدامی هیچ کەسێک قبوڵ ناکرێت، بەڵکو بە فەرمانی شوراکانی خەڵک لێکۆڵینەوە لە جەنایەتی جەنایەتکارانی ورد و درشتی کۆماری ئیسلامی دەکرێت، بەڵام سزای ئێدام بەسەر هیچ کەسدا ناسەبێت. بینارانی خۆشەویست، ئەمەش کۆتایی بەشی یەکەمی لێکدانەوە هەڵوێستەکەمان بوو لەسەر ئەم بابەتە. بابەتی دووەمیشمان بابەتێکی زۆر هەستیارە کە باز لە سیاسەتی تاوانکاری یەکێتی ئەوروپا دەربارەی پەنابەران لە دەریای ناوەڕاست دەکات کە ئەم بابەتەش دەست پێ دەکەین، بەڵام بابچینە لای ناوبڕێک و دواتر دێمۆلاتەن. رفقانم ایامک بود رفقانم ایامک بود امولاتی رشبایا رفقانم ایامک بود امولاتی رشبایا چلا چلی باخکانی خولمیش بون برد بردی گندکانی خولمیش بون آسمانکی گرستانی استرم بون
ئێستاش باسی بابەتی دووەممان دەکەین کە ئەم بابەتەشمان بە سەردێڕی ئەوە دەست پێ دەکەین سیاسەتی تاوانکاری یەکێتی ئەوروپا دەربارەی پەنابەران لە دەریای ناوەڕاست. ڕێکخراوی هاوکاری پەنابەران راپۆرتێکی لە 10 ساڵ چالاکی ڕزگارکردنی دەریایی تایبەت پێشکەش کرد. ئەم ڕێکخراوە ڕەخنەی لە یەکێتی ئەوروپا گرتووە بەهۆی خۆدزینەوە لە نەجاتی پەنابەران لە دەریای ناوەڕاست. زیاتر لە 10 ساڵە کە چیتر هیچ ئەمەلیاتێکی ڕزگارکردنی دەریایی لەلایەن دەوڵەتە ئەوروپیەکانەوە لە دەریای ناوەڕاست ئەنجام نادرێت. لە جاتی ئەوە یەکێتی ئەوروپا هاوکاری لەگەڵ وڵاتانی وەک تونس و لیبیا پەرە پێداوە بۆ ئەوەی پەنابەران ڕادەسێ وڵاتانە بکاتەوە، وڵاتانێک کە تیایاندا ئەشکەنجە بازرگانی بە مرۆڤ و توند و تیژی سێکسی بەڕێوە دەچێت. لە هەمان کاتدا بارودۆخ بۆ ئەمەلیاتی ڕزگارکردنی دەریایی بۆ ڕێکخراوە مەدەنیەکانیش زەحمەتتر بووە. ڕێکخراوی هاوکاری پەنابەران دامەزرا بۆ ئەوەی حکوومەتەکانی ئەوروپایی هان بدات بۆ دەستپێکردنەوەی ئەمەلیاتی ڕزگارکردنی دەریایی و مرۆڤانەترکردنی سیاسەتی کۆچ، بەڵام ئەوەی ڕوویداوە بە تەواوی پێچەوانەی ئەم ئامانجە بووە. لەو کاتەوە کە ئەرکی ڕزگارکردنی دەریای ئیتالیا لە ساڵی 2014 کۆتایی هات، یەکێتی ئەوروپا سیاسەتی پەنابەری خۆی بە شێوەیەکی سیستەماتیک بۆ دەرەوەی سنوورەکانی گواستوتەوە. بەواتایەکی تر بە هەموو ئامڕازێک هەوڵی داوە ڕێگە لە پەنابەران بگرێت بۆ ئەوەی نەتوانن بچنە ناو خاکی خۆی. پەنابەران بۆ وڵاتی باکووری ئەفریقا دەگەڕێنرێنەوە لە جیاتی ئەوەی بۆ یەکێتی ئەوروپا بهێنرێن. لە هەواهەنگی ئەمەلیاتی گەڕانەوەی نایاسایی پەنابەراندا هێزەکانی تونس و لیبیاش بەشداری دەکەن. تەنانەت لە دەی ڕابردوودا زیاتر لە 161,000 پەنابەر بۆ لیبیا گەڕێنراونەتەوە. بەپێی داتاکانی کۆمیسیاری باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان UNHCR لە ساڵی ڕابردوودا نزیکەی 200,000 کەس لە ڕێگەی دەریاوە گەیشتونەتە یەکێتی ئەوروپا. لە هەمان ماوەشدا لانی کەم 3530 کەس لەم ڕێگایەدا گیانە لەدەستداوە یان بێسەر و شوێن بوون. بە پێی راپۆرتێکی بەڵگەدار بە وتەی شایەت حاڵان پاسەوانی ساحلی یۆنان لە ماوەی 3 ساڵدا بووەتە هۆی مردنی دەیان پەنابەر لە دەریای ناوەڕاست. لەوانە 9 کەس کە بانقەس فڕێدراونەتە ناو دەریا. لە 5 حاڵەتدا کۆچبەران وتویانە کە بەرپرسانی یۆنانی ڕاستەوخۆ ئەوانیان فڕێداوەتە ناو دەریا. لە چەند حاڵەتی تریشدا کۆچبەران وتویانە کە ئەوانیان خستۆتە ناو بەلەمی هەوایی بێماتۆر کە دواتر هەواکەی دەرچووە یان وا دێتە بەرچاو کە پێشتر کونیان کردبێت. یەکێک لە دڵتەزێنترین حاڵەتەکان کە بۆ پیاوێکی خەڵکی کامیرۆن ڕوویداوە ئەوەیە کە باسی دەکەین و وتوێتی دوای ئەوەی گەیشتمە بڵێن دوورگەی سامۆس ببورن بە پرسانی یۆنانی ڕاویاننا. خۆی ئەڵێ ئێمە 3 کەس بووین لە بەلەمێکدا هێشتا لەنگەرمان نەگرتە بوو کە پۆلیس لە پشتەوە لێمان نزیک بووە. 2 پۆلیس بەجلی ڕەش و 3 کەسی تر بەجلی مەدەنی دەمامکیان هەبوو، تەنها چاوەکانیان دەبینران. ئەم پیاوە دەڵێت کە ئەو دوو کەسی تر یان یەکیان کە خەڵکی کامیرۆن و ئەوی تریان خەڵکی ساحلی ئاجبوون لەگەڵدا بووە بە بەلەمێکی پاسەوانی ساحلی یۆنان گوازراونەتەوە کە ڕووداوە ترسناکەکە ئەو کاتە ڕوویداوە. لە پیاوەکەی ساحلی ئاجەوە دەستیان پێکرد. ئەویان فڕێدایە ناو ئاو هاواری دەکرد ڕزگارم بکەن، نامەوێت بمرم. و ئاخرەکەی لەشی چوە ژێر ئاوی دەریا و بە بەرچاوی ئێمە و پاسەوانەکانەوە خنکە. پاشیان هەڵیان کوتایە سەر ئەوی تر بەردەوام مشتیان لەسەری دەدا وەک ئەوەی لە ئاژەڵێک بدەن. دواتر ئەویشان فڕێدایە ناو ئاو. لەو 3 کەسە تەنیا من توانیم بە مەلەکردن خۆم ڕزگار بکەم. تەرمی 2 کەسەکەی تر لە ساحلی تورکیا لە ئاو گیرانەوە. پیاوێکی تر خەڵکی سۆمالیا وتوێتی کە چۆن سوپای یۆنان لە کاتی چوونە ناو دوورگەی کیۆز دەستگیریان کردن، دەستیان لە پشتەوە بەستن و فڕیان دانە ناو دەریا. یەکیان بەهۆی ئەوەی توانی بووی دەستی ڕزگار بکات خۆی نەجات دا و 2 کەسەکەی دیکە دەخنکێن. لە ساڵی 2024 زاینی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا پلانێکی بەناوی چاکسازی سیستەمی هاوبەشی پەنابەری ئەوروپا پەسەند کرد کە بڕیارە لە ساڵی 2005 زاینی جێبەجێ بکرێت. ئەم چاکسیازیانە بریتین لە دەست بەسەرکردنی داواکارانی پەنابەری لە دەرەوەی سنوورەکانی یەکێتی ئەوروپا،
خێراکردنی ڕەوتی لێکۆڵینەوە لە دۆسیەکان و ئاسانکردنی بۆ دەرکردنیان بۆ وڵاتانی سێم بە ڕواڵەت ئەمن. بە پێی چاکسازیە نوێەکان ئەو پەنابەرانەی کە داخوازی پەنابەریان ڕەتکراوەتەوە لەوانەیە تا 2 ساڵ لە ناوەندگەلێک لە وڵاتانی سێم دەست بەسەر بکرێن. ئەم ناوەندانە کە وەک ناوەندەکانی گەڕانەوە ناسراون لە دەرەوەی سنوورەکانی یەکێتی ئەوروپا دانراون و لە وڵاتانێکدا کە بن کە بایەخ بۆ مافی مرۆڤ دانانێن. ئەمەش دەتوانێت بێتە هۆی پێشێلکردنی مافەکانی پەنابەران و ئازار و ئەشکەنجەدانیان. یەکێتی ئەوروپا هەوڵ دەدات بەرپرسیارەتی وەرگرتنی پەنابەران بۆ وڵاتی سێیەم بگوازێتەوە. ئەو وڵاتانەی ژێرخانی پێویستیان بۆ پشتیوانی لە پەنابەران نییە و لە ئاکامدا پەنابەران دەخاتە بەردەم مەترسی گەورەوە. دەوڵەتانی ئەوروپایی کە بەم جۆرە نائینسانی لەگەڵ پەنابەران هەڵس و کەوت دەکەن هەر ئەو دەوڵەتانن کە سەردەمانێک هێزی کار و سەروەتی وڵاتانی ئەفریقایان تاڵان کردووە و ئەم ڕۆژ خۆیان سەرچاوەی شەڕ و نائەمنی لە وڵاتان کە ئێستاکەش ئەو بارودۆخەی دەبێتە هۆی ڕاکردنی خەڵک لە وڵاتەکەیان دەوڵەتانی ئەوروپاین کە ئەمڕۆکە بەرپرسیارەتی ئاکامەکانی لە ئەستۆ ناگرن. بینەرانی خۆشەویست، ئەمەش بابەتی دووەممان بوو. دوای بینینی بابەتێک لەم بارەیەوە دێمە وڵاتان بۆ دەستپێکردن بە بابەتی سێمان. ئێستاش با ناوبڕێک ببینین دەگەڕێم وڵاتان. دەردی دنیا دەوری گرتم تاکو بازمم کەم نەبێت شادی وێن بووی ناو ژیانما نیمە دۆستی خەم نەبێت دەردی دنیا دەوری گرتم تاکو بازمم کەم نەبێت شادی وێن ژیانما نیمە دۆستی خەم نەبێت ئاسمانی گیرویادم نەیبووە خۆری هومێت قەت نەبوو تیشک و بروسکێ غەیری هەور و تەم نەبێت غەیری هەور و تەم نەبێت کوانە شیرین کوانە لەیلا تا ببینن یاری من ناکرێ یارم ببێ وان گۆست لە نێوی دەم نابێ یاری من چەند جوانە و لەش ئەهلی جەورە و زاڵما زۆری دانا ماڵیاوە هیچ غەیری خەم نەبێ یاری من چەند جوانە و لەش ئەهلی جەورە و زاڵما زۆری دانا ماڵیاوە هیچ غەیری خەم نەبێ ئاسمانی گیرویادم نەیبووە خۆری هومێت قەت نەبوو تیشک و بروسکێ
هەور و تەم نەبێت خەیری هەور و تەم نەبێت ئاسمانی گیرویادن نەیبووە خۆری هومێت قەت نەبوو تیشک و بروسکێ غەیری هەور و تەم نەبێت خەیری هەور و تەم نەبێت کتێب شادەماری ژیانی ئەقڵ. ئەم بابەتە لە نووسینی دکتۆر کامەران محەممەدە. سەردەمانێک کتێبەکان پایەی زانین و حکمت و خۆ دۆزینەوە بوون. بەڵام ئەمڕۆ لە ژیانی ڕۆژانەماندا وردە وردە شاهیدی ماڵ ئاوایی کردنیانی. کتێب تەنها مرەکەبی سەلاپەڕەکان نییە، بەڵکو پەیوینێکە لە نێوان نەوەکاندا، پردێکە لە نێوان ڕابردوو داهاتوو. ئەو سوتەمەنیە کە وزە بەسەر چڵیکردنی مرۆڤ دەبەخشێت. هەر کتێبێک کە دەخوێنینەوە جیهانێکی نوێیە و دەچینە ناویەوە، دیدگایەکی نوێمان بۆ دروست دەکات. گوزارەی لەگەڵ هەر کتێب و هەر وشەیە کە لە ڕاستیەکدا بەکارم هێناوە چیرۆکێکم هەیە. بەڕوونیم ڕاستیە ڕوون دەکاتەوە. کتێبەکان شاید حاڵێکی بێدەنگن لەسەر گەشەکردنی هزری و سۆزداریمان، هاوکات شێوازی بیرکردنەوە و هەستکردن و مامەڵەکردنمان دادەڕێژن. بەڵام لە کۆمەڵگاکانی ئەمڕۆدا تا دێت کتێبەکان زیاتر پەراوێز دەخرێن. ئێمەش ڕۆژ لە دوای ڕۆژ لە دەریایەکی سەرقاڵکردنی دیجیتاڵی ڕووکەشدا نەخرۆ دەبین کە تێیدا ڕازیکردنی خێرا و چێژێکی کاتی جێگەی بیرکردنەوەی قوڵ دەگرێتەوە. مرۆڤەکان چیتر وەبەرهێنان لە خوێندنەوە ناکەن، چونکە ئەو کردارە پێویستی بە هەوڵدان و ئارامگرتن و تێڕامان هەیە. ئەمەش سێ سیفەتن کە لە جیهانی ئەمڕۆدا دەگمەنن. قەیرانی ڕاستەقینە نەبوونی خودی کتێب نییە، بەڵکو نەبوونی ئارەزووی خوێندنەوەیە. میلەتێک کە کتێب فرامۆش بکات نەک هەر زانست لەدەست دەدات، بەڵکو شوناز و مێژ و داهاتووش لەدەست دەدات. ئەو کۆمەڵگایانەی کە واز لە کتێبەکان دێنن واتە دەستبەرداری بیرکردنەوەی ڕەخنەیی دەبن و بە ئاسانی دەبنە نێچیری پڕ و پاگەندە و یاری پێکردن و گوتارە بەتاڵەکان وانەکانی مێژوو ئەوەمان پێ دەڵێن. ژیارەکان کاتێک گەشە دەکەن کە پێی بە بەهادارێتی زانین ببرێت، کاتێکیش دەڕوخێن کە تێیدا زانین پشتگوێ بخرێت. سەردەمی ڕێنیسانس لە سای دووبارە دۆزینەوەی دەقە کۆنەکاندا گەشەی کرد و سەردەمی زێڕینی ئیسلامیش کاتێک گەیشتە ترۆپ کە زانایان فەلسەفە و زانستی یۆنانیەکانیان پاراست و گەشەیان پێدا. لە بەرامبەردا لە ناوبردنی کتێبخانەکانی بەغدا و سووتاندنی کتێبەکان لەلایەن نازیەکانەوە تەنها لە ناوبردنێکی مادی نەبوون، بەڵکو هێمای سەرکوتکردنی فکری بوون. بەڵام چی ڕوودەدات؟ کاتێک کۆمەڵگایەک بە شێوەیەکی ڕەمزی سووتاندنی کتێبەکانی هەڵدەبژێرێت، واتە بە پشتگوێ خستن و فەرامۆشکردنیان. بە دڵنیاییەوە ئەوە کەلتورێکە کە چیتر گرنگی بەخۆی نادات، چیتر پرسیار ناکات. بەم شێوەیە دوورخستنەوەی کتێبەکان لە ژیانی ئاسایی ئێمە واتە دوورخستنەوەی ئەو بەها بنەڕەتیانەی کە ئێمە دەکەنە مرۆڤ، حیکمەت، سەرچڵیکردن و خودئاگایی. وازێنان لە کتێب کەرەساتێکی سروشتی نییە، بەڵکو هەڵبژاردنێکە بە ئەنقەست. هەر بۆیە دەتوانین لێی پاشگەز بینەوە. کێشەکە لەوەدا نییە کە کتێبەکان بوونیان نەماوە، بەڵکو لەوەدایە کە مرۆڤەکان بوونی کتێبەکان بە پێویست نازانن. لێرەدا زیندووکردنەوەی کللتوری خوێندنەوە بەرپرسیارەتی بنەڕەتی هەر تاکێکە و دەتواندرێت لەسەر چەند ئاستێک هەوڵی بە بدرێت. یەکەم، چاکسازیکردن لە پەروەردەدا. نابێت لە قوتابخانەکاندا تەنها گرنگی بە لەبەرکردن بدرێت، بەڵکو دەبێت هاندەری بیرکردنەوەی ڕەخنەگرانە و گفتوگۆی هزری و زانستی و خۆشەویستی ئەدەب بین. دووەم، هاندانی کۆمەڵگەیی. دەبێت کەسایەتیە دیارەکان، ڕۆشنبیران و مامۆستایان خوێندنەوە وەک پێویستێکی کەلتوری بەرەو پێش ببن، نەک وەک بابەتێکی چێژوەرگرتن. سێمیش، گونجان لەگەڵ سەردەمی دیجیتاڵیدا. هەرچەند تەکنەلۆژیا لە دابەزینی ئاستی خوێندنەوەی نەریتیدا پشکداری کردووە، بەڵام دەشتوانێت
بە فراهەمکردنی کتێب بە شێوەیەکی سەرنجڕاکێشتر و دەستڕاگەشتنێکی ئاسانتر بۆ هەمووان ئامڕازێکی بەهێز بێت بۆ زیندووکردنەوەیان. چوارەم، بەرپرسیارەتی تاک. پێویستە هەموو مرۆڤێک درک بەوە بکات کە خوێندنەوە تەنها خویەک نییە، بەڵکو بەرامبەر بەخۆی و کۆمەڵگەکەی ئەرکێکی یاکاریە. مردنی کتێب تەنها فەوتان و لە دەستدانی لاپەڕە چاپکراوەکان ناگەیەنێت، بەڵکو واتای دابەزینی ژیانی هزری دەگەیەنێت. ئەگەر ڕێگە بە ماڵ ئاوایی کتێب لە کەلتورەکەماندا بدەین، ئەوان نەک هەر ئەدەب لە دەست دەدەین، بەڵکو خودی خۆشمان دەسڕینەوە. بەم شێوەیە کۆمەڵگایە کە واز لە خوێندنەوە بهێنێت، ئەوە واتای ئەوەیە کە واز لە بیرکردنەوە دێنێت. کۆمەڵگایەکی واز لە بیرکردنەوە بێنێت، ئەوە لە بووندا دەوەستێت. لێرەدا ئەو پرسیاری کە دەبێت لە خۆمانی بکەینەوەیە، ئایا ڕێگە دەدەین ئەمە ڕووبدات یان بۆمانەوەی زانین دەجەنگین؟ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتیینە کۆتایی لێکدانە و هەڵوێستی ئەم جارشمان. ئەم بابەتەش کە بابەتێکی گرنگ و جوان بوو لەلایەن کە نووسینی لەلایەن دکتۆر کامەران محەممەدەوە بوو. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون. هەر شاد بن. من هەواوێکم لە سەرماوەدا و دێتەوە بیر، دێ ڕێکم لە کتێبا بۆ یەگەڕێن، ڕەنگێکم لە تابلۆدا و دەیبینن، کەسێکم لە دیوارا دەچنرێم، لە گۆراو نیا دەوترێم، کە لە ئاجۆرتان ڕوانی بیر لە دیوار بکەنەوە، کە لە ڕەنگتان ڕوانی بیر لە تابلۆ، لە خوێنتان ڕوانی بیر لە گولە. من کەسێکم باوزجووەکەی ڕۆژاو نەبیریەکە، حەجمێک لە نیگا کۆڵا و نەگسترس، شەقامێکە ڕۆژاو نەبیری دێتەوە کە شەقامە، شەوێکە شەواو نەبیری دێتەوە کە شەوە، زەریاوێک کە بیر لە خۆی دەکاوتەوە. من کە لە پشەیەکم بیر لە مەچەکی ناوم، بڵنگۆیەکم بیر لە بەرزی دەنگم و من وشەیەکم بیر لە وشەبوونی خۆمەکەمەوە. دەبا شاورەکان دەست بە شاوربوونیان بکەن، با نیگاکان دەست بە ڕوانینیان، دەبا سەفەرەکان دەست بە ڕۆیشتنیان بکەن. با من دەست بکەم بەو شتەی کە هەم، هەتا پاییز پاییزبوونی خۆی ببینێ. من گەڵام من لەرەم هەتا بابوونی خۆی ببینێ. ئاورەقم من هەتا و تاوبوونی خۆی ببینێ. بە بەفر بڵێ سپی ببێتەوە سپی، بە هەواڵ بڵێ ئسترس ببێتەوە ئسترس، بە سەرماو بڵێ سارد ببێتەوە سارد، هەموو شتەکان ببنەوە خۆیان. گەنم هاوت و گەنم ڕۆی، ڕوان تەواو نەبوو، دیوار هاوت و دیوار ڕۆی، ڕاوەستان کۆتایی نەهاوت، سەفەر هاوت و سەفەر ڕۆی، ڕۆشتن هەرماویەوە. دڵدار هات و دڵدار ڕۆی، خۆشەویستی هەر ژیاونەکاو، هەموو فیعلەکان نەبەدین، ڕووخاونە و دێت، مردنە و دێت، وەرینە و دێت. وەهاو کە گولە بیری تەرمەکەی بکاوتەوە، وەهاو کە زینداون بیری زینداونیەکەی، وەهاو کە ئاوگر بیریە و باخاتە بکاوتەوە کە سوتاوندی، کە لە بچە بیریە و مەچەکە بکاوتەوە کە تێی کراو، کە پاویز بیری کوشتنی گەڵاکاونی بکاوتەوە. من باوزجووەکەم بیرم دەکاوتەوە. من باوزجووەکەم بە گەنمەڵێ برسی بە، بە ئاوەڵێ بخنکێ. من باوزجووەکەم بە ژیاو نەڵێ بمرە. چ بەخشەندنەوە گراونەی دەماون سووتێنن، ئەو تۆفانانەی دەماون خنکێنن. چ بەخشەندن ئەو زیندانانەی زینداونمانەکەن، چ بەخشەندن ئەو مەرگانەی ئاواوتی مردن ماو نەخوازن. چ بەخشەندەیە باوزجووەکەم، چ بەخشەندەیە باوزجووەکەم. باو سپاسێ بۆ زقم بنێرین کە ڕەخماو نەکاوتەوە، سپاسێ بۆ شمشێر بنێرین کە بریندار ماو نەکاوت، سپاسێ بۆ مردن کە دەماون کوژێت، باو سپاسێ بۆ باوزجووەکانمان.